سپێکردنا فەرمانێ هەکە ئەمڕەڤین ئەو سێ مەها گوتن گۆ داعشی تێ یەکی بەهۆڕ نەکرد ئێزدیا بەهۆڕ نەکردش ئێزدیارەوە گوتن گۆڤەیە هات هەتانێکی ما تلەحفەری ڕاڤین تلەحفەری ڕاڤین هاتن کەنە نێڤ مەدەژی مە بەهۆڕ نەکرد هەکە داعشش ماڕەهات بە پشتی داعش پشتی تلەحفەر ڕاڤین و هاتنە ئەوش باما چووین تلەحفەر دەست پێ کرد ئێزدیا سبها کە ئەمێ ڕەڤن ما نزانی سعات دۆر دوی شێوێ لە گەرزەرێک بووە شەر بەرساتر ئەم ڕابوون ماڵێن ما دەنگلماکردن گوتن سەرخانیان نوستی بوون گوتن گۆڕابن داعش هاتیە هەرمە بەهۆڕ نەکردش ماڕاوە ما گۆدێ نەژمەڕەیە هەچێل بەر خۆدا بەلکی خۆدێکە سلاحێت خۆ ڕاوونە سەرخوا سەرمە ڤەش کرد خواغەڕ کردن هەتا سلاحێت ئێزدیا خەلاس و هجووم کردنێتی ئێژمەی زاڕۆت خۆ هێلاین ئێژمەی ئیوساب ڕەڤڕەڤی هەنێژمە سەر تالیاتەرم پێ لێ ڕۆنشتن خۆدێ ما ئەزب خۆل سەر ئالیێ با دێری ڕۆنشتم هەنگی بۆدی پێشێڤەی تژی بۆ هەشت زاڕۆن مە و ژنتیێت من نەچوونە تەرم پێ لێ سەر شارعامان ڕەڤێ خۆدێ ڕەڤەکە ئەم مالمیرات بۆ سەری ئێزیدیا دەهات ڕەڤەکە مەزن بوو ما تیبوون دین ما بەرچیبوون دین ما زاڕوکێت خۆڵقادا دیتێن ما ئێد عالەمێ القادا دیتێن هاتانێکی ئاخر دەرەجە ژوێ مەستەر نەبوو سەری ئێزیدیا هات هەنێژمە گوتن گۆ ڕەڤ نەژمەڕەیە هەنژێم نانێ خۆ دەکەتن هەنژێ خواردنوێت خۆ دەکەتن بەهۆڕ نەکردن سەروەرەکی وان نەبوو گوتن گۆ نەژمەڕە هاتیە هەموو نێڤێ ئێڕەیامان هەنژێ بابێ دوان نەبوو زاڕۆکێت ور بداکێ دوان ما مامێ مخوا بەری سالڤەگەڕێ بەری فەرمانێ سەر مەهەکدام ئەو هەشت زارۆت خۆڤەژ مامام کەتە دەستێ داعش دەبدما من ڤەبداکام نەپیرڤە ونا هەڤدە هەژدەش مالا ئا باپیرم هەموو دەستێ داعش دەما ئەم چوونە هەر جێژمەی شخۆڕە ڕاڤیم چوونە کەمپە و دەرە و بەراکەتن ئەم عەقڵیم 5 ساڵ هەنزا چەندە نەبووە 5 ساڵ هەکە من کەمپێمان ئەم ڤەگەڕیان ئەم لە ئەلتەلعزێر ئەم چوون جارێ پشتی کوڕێم شەهید بووی ئەم چوون ئەباجی هێوی وان پاڤێجا ئەم ئاکامە تەلعزێر نێڕیت با گوتن گۆف حەبسا ژنایە مە لێ نەڕێ تشتێ دوان ئەدانی بوون هی وەکە چاوە ئەم زانبن مالا ئا ئێزیدیا چۆمیرەتێ هیچ هەیە حەبسا ژن و زاڕۆ لێ حەبسێ دەبوو هەتا بووکێ دوان هەتا خوجی هەیە خواردنەوەن هەتا بجلێ دوان ئەزدبخۆش چوومە ڕاسەر ملێنێڕی ئاشومە کەس لێ فەتلی مەکەم دیت ڤایل بەلۆعەکێدا نەزا خۆدێز بێرتم 5-6 لاش هەبوون دەستێ دیەکێ پشتڤەت گرێدای بوون هاوال دەرێ بەلۆعێد نێڕی ئەو ژیل هاوەوەسا هیچە دەست گرێدای بوو هەموو هیچ وسانێ هەستیە دوانە جێ خوا دەبوو مەهێسنەکرد سەر دێری کرد و مەقەتەکی بلۆکا سەر کرد مەگۆ هەتا جارێ خۆیەکی وان هەکە هەوە ئەمل دەرا دیترێدە فەتلی ناقلیم 3-4 لاشە دیژی کلیەکە دیترێدە من دوو یەک و مالەکەت کاتە نێڤ بەرێدا ئەلتەلعزێردە سەر ڕێزەکەی بوو فەرمانێ خۆدێ ڤیبا پشتی فەرمانێ و هەب سەری ئێزیدیا هاتی ڤیبەن هۆگەلەکە لە کەمپادە نەمابوونەوە ئەڤ ڕۆژە ئیرۆ کەمپادە و هەچێش ژێی فاهم بە وەکە ڕۆژە ڕەڤێ سەر هەیە بلا زانبێت نەبلا بێژن هەوا مدڕەحەتن و ئاڤامە هەیە و قەهرەبامە هەیە و خۆدێ چ لێ قەومی خۆدێ وەکە ڕۆژە ڕەڤێ سەروانە و کردێت ڕۆژە ڕەڤێ فەلتین وێ ڕۆژێ نەفەلتن و خەلاژی نابن و هیڤیامش هەموو بشەیری ڕەهەش هەموو ئێزیدیا ڕەهەیە هەر دەنگەکی مە دەرەکەیدا نەچوویە هەموو کا خۆشمەڕە کەرکەریە ئەڤی بوویە 11 ساڵمە ئیرۆ هەتا ڕۆژە ئیرۆ مەنە خۆیەکی خۆز دیتیان نەمە ئیرۆ مایەک دیتەلمە بوویە خۆی و خۆدانش هەوالا دەرکەوە هەتا ڕۆژە ئیرۆ ئەبچالەکیێت خوا بەردەوامت بن ئەبێ سالڤەگەڕێت فەرمانێڤە ئەب هەمووکێڤە ئێتەمت بین هەڤال چێتکن هەڤال ڤان شەهیداتی نەسەر زمان هەڤالاف شەهید وندا نەکرینە ما یەکی خۆی دیترێ نەدیتە کێرت هات هەکا ئەب هەنە دیترێ هات بە حەسابکردن ئەو ئیرۆژ مەڕە وەکە بوونە ڕۆژەکە شەهادەتێ ئەف هەڤالش مەڕە بوونەوەکە شەهەدەکی هەکە ئەف ڕۆژە ئیرۆ نەژڕحاوان بە کێرت هات ئیرۆ ئەس نزانبم ئەو ڕۆژ نەهات با بیرا مژی هەر ساڵ بیرامەتی ناهێ لە وەکە ئەڤان قەناتاو ئەم ڕۆژە خۆشبیرا ناکەن
و دیسا هناش بیرا کردیا دیسا خودت هنکا 40-50 مالی چوینا اب خود عائلت یک ماه هکا یک نمای خود افروجش بیرا کردن که جاره که سر تلویزیون درانی پا کزلما عام عالم غریب جدیه استرکل چاوز لما رأی رتا ازش بیجم اف حضرت با از بگهمه وان ابوی خودر نیرین نتی حضرت کم نو افتش سالا پشتی فرمانی بو یک نبول راسری وان هستی آده بنیرا نیرینام بو مدگو خودیو تحقی وان اردان هلی تشتکی دی تریج دسته میشینه ئابازدانێ ئەم چوون ئەقەندیلێ ئێواریم ڕابوون مەشیوا خۆچێ کردو رەف چاق بوو هەر گوتن گۆڤە داعشەها چەند زارڕوکێنمە هەموو خودێوەکە ڕەت لەکی زارڕوکێنمە بنێ چێ هەتاف سەرێ چێ هەچێژمەی دەستێوی گردبە هەموو تالیا مەڤەن مایبوون ئەو چایەتت بینی هەمووش وێ شێوێ ئێ تشتینا و ئێش برچیا و هەموو کەوسای ئەب چێڤەمە گوتن گۆڤە داعشە هات نت هلان هاتانکی نیشف هم داونه وی قندیله شیوا خوب حیفتی بخون اب خودی از بیجمتا ام چون پشت صبحی زودم روین زود ام روین اش جیوه جادی سامش قندیله روین وکر روجا امش شنگاله روین ام چون گهجنا اکول کاوان ام شیوا کلوه داریم ساعت 5 واره صبحی مجوی داریم ماشین با 11 روجا که عملوی داریم ام چون شیوا که دو عمل سوری من و ام چونه کم پیویجا هر رو گوتن ملوی چایده 11 روزا مل چیدا من از بیجمتا شیوا که دادم سوری من و ام چون 11 شیوا مل چیدا من هر رو گوتن گوه تیارانه ونه تشتاتن هنک پرشود بردان خود هنک بن خوات هلان دوستان تشته بردان و خود تان روزا ایرو متش تگ ندید یک ما ونه هما که هاتن کوان هوا ویل چیدا ما وهاد بنا و امرا کربونا ام سر خیری درکه کربونا هلا هاتن براستی حوال هاتن چب لوریاب عالمي واتن چب کوسترا پیوا هاتن همو شغلی حتی عالم جوه چیجی خلاص کرن تم گویان اون عائلتم سوار کن یا اون پیلی ماکن یا اون کنا اوی بوزنگی دا گوتن گومو ناکن مخدا پیشا بوزنگی مگو اصحاب کارم بمش مو عائلتم هموی کچ کوبو عائلت خبر کر و دافش ماجی بارداونا مگو الله ما امجی زک ما بازارت خونه زارون ملکی داری دینن ابزورا هنج ما سر داری هنج ما لیولنگادا فرمانه کا گله کا مزن ببصری ما دهات و هیویا ما هيا جاری هن حسامه بکن جاره کا دیتری او روج بسر مدن نه و نبر روجا فرمانه جاره کا دیتری و مش خدا نه خو قبول ام دی سنه پوجمان شهیدیت خونه روجا شهیدیت ماجی بو کا فرمانه مره بس وقت البر آخا خدا چوین مش خدا نه خو قبوله او روش المنا پوجمانه مدهله لان مدگو خوزی چند دنیا خودم که وکا ایروان زاروکید ما زاروکید خدا بونا و آخر بلا هکا سر شارع عامر و کدبونا دست داعش دا بلانا که او روش روجاوان با وجیک البر آخا خدا بونا ایرو کاربونا سلاح خو راکن ابي خودي قال غهارتن الشنغالي دا چه وهما غهارتن کر شنغالي دا چه نه و فکر خطه سره جنه دو بر خودیتی هفهمو چه ویا هما بری فرمان دنیا چوبا میراته از بیجمتا جنه که نکاریو کامرونی بپایو هما اس دنها شنغال گله کی پیش دا چویا هکا هما چیخ کش خوازانینا و یزیدی بومنا دستک هیویا مج یزیدی خود کر مدیا اف کچکو شوابو نشان بونا خارج اجدیلا که بشین خارج بلال براخا خود بونا هر همو درا شرع بخوده هاتانه که مساغن ام خوب خارج و ناس بر ام خوب آخا خوب اس بر بلاش خورا چنته بلانه که آخا خود شونا خارج چیتره